ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. ماوەیەکە دەبینین ژمارەیەکی زۆر خۆڵ و خاشاک لە هەندێک لە شار و شارۆچکەکان کۆبووتەوە بەهۆی ئەوەی کە کۆمپانیاکانی تایبەت بە پاکردنەوە کارەکانیان ڕاگرتووە لەبەر ئەوەی ئەوان باس لەوە دەکەن کە حکوومەت ئامادە نیە شایستە داراییەکانیان پێ بدات. کۆبوونەوەی ئەم خۆڵ و خاشاکە لە کاتێکدایە ئێمە باس لە ڕێنمایەکانی خۆپارێزی دەکەین بەوەی کە بەتایبەت لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و دەبێت هەمیشە باس لەوە دەکرێت کە دەبێت خۆمان بپارێزین و پاگراگرنی ژینگەش بێگومان بەشێکە لەو ڕێنمایە خۆپارێزیانە. بەڵام لەگەڵەوەدا دەبینین ئەگەرچی ماوەیەکی کەم ئەم کۆمپانیانە کارەکانیان ڕاگرتووە بەڵام ڕێژەیەکی بەرچاو خۆڵ و خاشاک لەو شوێنانەدا کۆبۆتەوە لەگەڵ ئەوەی کە وەک باسمان کرد لە ڕووی تەندروستیەوە زیانی هەیە و لە هەمان کاتیشدا سیمایەکی ناشرین بە شار و شارۆچکەکان دەگەێنێت و ئێمە هەمیشە باس لە بوونی گەشتیار دەکەین لەو ناوچانەدا کاتێک کە تۆ لەو شوێنانەدا بەو شێوەیە سیمای ژینگەکەت ناشرین بێگومان لە ڕووی گەشتیاریشەوە جارێکی تر زیان دەگەێنێتەوە بە هەرێمی کوردستان. هەمیشە ڕێنمایی خەڵک دەکرێت و بەتایبەت لە ئێستادا کە هەفتەی هەڵمەتی پاک ڕاگررتنی ژینگە هەیە و هەمیشە گلەی لەوە دەکرێت کە خەڵک هۆشیار نین، خەڵک کار ناکەن لەسەر ئەوەی کە ژینگەی خۆیان خۆش بێت و پاک ڕای بگرن. بەڵام پرسیار ئەوەیە ئەگەر حکوومەت خۆی هۆکار بێت بۆ ئەوەی کە بەو شێوەیە ژینگە پیس ببێت دەبێت هەڵوێستی ئەوان چی بێت و چۆن ئەم گرفتە چارەسەر بکرێت. راپۆرتێک لەو بارەوە بینین و لەگەڵتان بەردەوامە بین. فەرموو. دواکەوتنی خەرجکردنی منحەی کۆمپانیایەک کاری پاکردنەوەی 21 شارۆچکە لە سنووری پارێزگای سلێمانی ڕدەگرێت. پاکەوتنی کاری پاکردنەوەی 2 قەزا و 19 ناحیە نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە و داوا دەکەن کێشەکە چارەسەر بکرێت. ئەبێتە هۆی کەڵەکەبوونی پیسێکی زۆر لە ناو شار و دەرەوەی شار و میکرۆبێکی زۆر بڵاوبوونەوە میکرۆبێکی زۆر بە چاوی خۆتان بیبێنن ئەوە تا بەڕاستی ئەمە نەک هەر کۆرۆنا ئەمە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی ئەمەی کە ئێمە بیستمانەوە کۆچالاگوانان ئەوەیە کە ینی گرێبەستی نەکردنەوەی گرێبەزیان سەرفکردنی منحەی ئەم کۆمپانیایە لە هەولێرەوە ڕاگیراوە و ئەژڵێن هۆکارەکەی سیاسیە بەداخوامەیان ئێمە ئیهانەکردنی خەڵکە تۆ شارێکی گەورە و گران کە ئێمە خۆمان سروشمان وایە کە خاشاک و پاشە ڕۆمان زۆرە و شارێکی گەورە و گران چەندەها ڕۆژێک پاک نەکراوەتەوە. ڕاگررتنی کاری پاکردنەوەی 21 قەزا و ناحیە لە سنووری پارێزگای سلێمانیدا بە تەنیا هاوڵاتیانی نیگەران نەکردووە بەڵکوی دەرێ و ناوچانەشی نیگەران کردووە. 6 ڕۆژە لە چواردی چوارەوە تا ئەمڕۆ کە نۆزەی مانگە کرێکارەکانی کۆمپانیای شکار کە تایبەتن بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنووری شارەوانی چەمچەماڵ و شارەوانەکانی ناحیەکانی دەوروبەری چەمچەماڵمانیان کردووە لە کارکردن. هۆکاری مانکردنەکە شۆبەیە کە شایستە دارایەکانیان بۆ خەرج نەکراوە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا. کێشەی خۆڵ و خاشاک لە سنووری شارەوانیمان لە چوارشەمە ڕابردووە تا ئێستا بەردەوامە ئەمەش بەهۆی پێنەدانی سلفۆ لەلایەن حکوومەتەوە بە کۆمپانیای شکار ئەمەش بەهۆی ڕۆتینی ئیداریەوە بەڵام ئینشاڵڵا بە هەوڵی جێگری سەرۆکی حکوومەت و جێگری بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی و بەڕێ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکە. کۆمپانیای جێبەجێکاری پاکردنەوەی و 21 شارۆچکەیە قسەی خۆیان هەیە لەسەر هۆکاری ڕاگررتنی کارەکەیان و هۆکارەکەش بۆ خەرج نەکردنی منحەی پرۆژەکە لەلایەن حکوومەتەوە دەگەڕێنەوە. ئەمە بۆ 3 مانگ تا 4 مانگە چێ پارەما وەرنەگردووە لەوەش زیاتر ناتوانین ئیدارەی ئیشەکەمان بدەین لەبەرەوە ئیشەکە ئێمە قەرزی بازارمە زۆر لەسرە گازە پێداویستی کرێکارە لەبەرم هۆکارانە ئیشەکانمان ڕاگرەوە تا و کاتێک کە پارەمان بۆ سەرفەکرێ. ڕاگررتنی کاری پاکردنەوەی شار و شارۆچکەکان جگەلەوەی دەبێتە هۆی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیشی لێ دەکرێت. خواست و داواکاری هاوڵاتیانە حکوومەتە و کێشەیە بە شێوەیەکی بنەڕەتی لە سەراستی هەرێمی کوردستان چارەسەر بکات. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان بەردەوام بین لەگەڵتان بە میوانداری هەرێک لە بەڕێزان. پشتیوان ئەحمەد حاتەم سەرۆکی شارەوانی دوکان، شۆڕش عەبدوڵڵا بەڕێوەبەری کۆمپانیای شکار. زۆر بەخێر بێن.
کاک پشتیوان سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم من ئەمێ پرسیارەوە دەست پێ بکەم ئێمە هەمیشە ینی لە چەندەها بەرنامەی تریشە بەسمان لە گرنگی و ئەهمیەتی کەرتی تایبەت کردووە و بە تایبەت لەم بارودۆخ و لەم قەیرانەی کە چەند ساڵێکە هەرێمی کوردستانی تیا بووە هەمیشە باس لەوە کراوە کە کەرتی تایبەت با پشگیری کەری کەرتی گشتی بێ هاوکاری کەرتی گشتی بکالەوەی کە هەلی کار بڕەخسێنێەوە لەو کارانە و لەو پرۆژانەی کە پێویستن ینی دەستێکی باڵایەن هەبێ بە ئەوی هاوکاری کەرتی گشتی بکەن پرسیارەکەی من ئەوەیە حکوومەت خۆی توانیوێتی هاوکاری کەرتی تایبەت بکا لەم ڕۆوە بەڵێ لە ڕابردوودا ئەرکی کۆکنەوەی خۆڵ و خاشاک و گواستنەوە و داپۆشینی لە سەر ئەستۆی شارۆانەکان بوو بە چەند کارمەندێکی کەم و بە چەند ئامێرێکی مۆدیل کۆنەوە بەسپاسەوە لە ساڵی 2010ەوە لە 24 سی 2010 کە پێشتر کاری پرۆژەیەک ئامادەکرا بوو کرا بە پرۆژۆک و زۆنی 1 و 2 سلێمانی دوای کاری تەندەرینی بۆ کرا لە ڕێی پارێزگاری سلێمانی کەمکردنەوەیەکی نهێنی کرا پرۆژەی کۆکنەوەی خۆڵ و خاشاک ئیحالە بوو بۆ کۆمپانیای شکار لە 24 سێ دەست بەکار بوون لە بەرواری دەست بەکاربوونیان کە کەرتی تایبەت و کۆمپانیای شکار ئەو کارەکە پێشتر ئەو کارانی کە ئێمە نامانتوانی بۆن منە لە سنووری شارۆنەکانمان دەرچین ئەوان هەڵسان مەهامی ئەوان یاخود کاری ئەوان هەم کۆکنەوەی خۆڵ و خاشاکی ماڵان هەم شوێنە گشتیەکان و داوائیرەکان و ئوتێل و مۆتێلەکان و گشت ناوچە گەشتیاری و ناوەندی شەقامەکان و تەنیشتی شەقامەکان بە قۆڵی 5 مەتر جگە لەمانەش گشت گوندەکانی سنوورەکە ئەوانی کە ڕێگای ئۆتۆمبیلیان هەبێ بەمەرج بۆیان دیاری کرا بوو کە پاکی بکەنەوە ئەمە کار ئاسانیەکی زۆری بۆ ئێمە کردبوو گرفتێکی زۆری بۆ حکومت چارەسەر کرد بوو کە پێشتر نەمانتوانین دەستی خزمەت بگەینە ئەو شوێنانە جگە لەمانە ئەرکێکی تری ئەمان کە بەسەر کۆمپانیا دیاری کرا پێی مەرجەکانی تەندەرەکە ئاودانی نەمامەکان بوو وە شۆرنی شەقامەکان وە گەسکدانی شەقامە گشتیەکان جگە لەمانەش لەو پرۆژەیە زیاتر لە 1000 کەس هەلی کاری بۆ ڕەخسەندرا بۆ نمونە 700 کرێکار ئیشی تیاکە نزیکەی 200 شۆفێر و 100 چاودێر ئیشی تیاکە و وەکو شارەوانیش ئێمە شارەوانیەکانمان 6 نووسیگەمان بۆ دیاری کرابوو ئەرکی ئێمە نوێنەرەکانمان چاودێری و بەدوالەچوون بۆ کارەکانی کەرتی تایبەت ئەکرا بەپێی ئەو مەرجانی کە لە تەندەرەکە دیاری کرابوو ئەگەر کەم و کوردی هەبووە لە کارەکانیانە ئێمە نوێنەرەکانمان غرامەیان بۆ دیاریکردن بەڵام بەگشتی ئەوەی ئەو کاری کە کۆمپانیا ئەنجامی ئەدا خزمەتێکی زۆری بەناوچەکە بەردەوام چاودێریمانە بوو جگە لە چاودێری ئێمە چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی شارۆنەکانیشمان هەبوو کە لەو زۆنەیە لە کۆی زۆنی چەمچەماڵ دوکانە 16 ئۆتۆمبیل تەرخان کراوە بۆ لیژنەکانی بەدواداچوون و سەرپەرشتیکردن کەواتە ئێمە ڕۆژانە بەدواداچوونمان کردووە کۆمپانیاش هەفتەی 6 ڕۆژ کاری کردووە و ڕۆژانی هەینیش شوێنە گشتیەکانی پاکردوێتەوە کەواتە تۆ وەک وەڵامێک بۆ پرسیارەکەی من پێم بڵیت کە ئەمریکا کۆمپانیا کردوێتی وەک کەرتی تایبەت بێگومان پاڵپشتێکی باش بووە هاوکارێکی باش بووە لە پاڵکەرتی گشتیا بۆ ئەوی کە بتوانێت بەو شێوەیە جینگە پاک ڕابگرێت بەڵێ ئێمەش وەکو شارەوانی وەکو حکومەت و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانیش هاوکاری تەواومان کردووە لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان کە بەپێی تەندەری پرۆژەکە بەڵێ کارێکی زۆر باشیان ئەو هاوکاریانە چۆن بووە هاوکاریەکان بۆ منە شوێنەکانی فرێدانی خۆڵ و خاشاکمان بۆ دیاری کردوون ئەو کێش و گیر و گرفتانی کە لە کاتی کارکردنی ئەوانایەتە پێشەوە لە زۆنەکانە ئێمە هاوکاریمان کردوون دیارە بەتەکید هەر پرۆژەیە بکری هەر کارێ بکرێ کۆبڵی کێشە و گیر و گرفت هەم لە ڕووی مڵکدارێتی شوێنی فرێدانی وەساخەکان هەم لە شێوازی کارکردنەکان نیێتە پێشەوە ئێمە هاوکاری تاوامان کردووە زۆر باشە کەواتە کاک شۆڕش ئەو کێش و گیر و گرفتانە کامانن کە ئێوە وەکو کۆمپانیا لە چوارچێوەی کارەکە ڕوبەڕووتان بۆتەوە جارە پێشەچی من سپاسی پێشکەشکار جەنابێت دەکەم و سپاسی کە پشتیوان شارەوانی دوکان ئەەکەم بە میواندارێتی بانکراوین بۆ ئێرە بانکێش کراوین بەنسبەتی ئێمە وەکو کۆمپانیا لە 25 سی 2010 دەست بەکار بووین هەتا 25 سی 2021 ئێمە بەنسبەتی تەمیلکردنمان هەمووی ساڵ جارێک تەمیلمان بۆ کراوە ئەم تەمیلانە بە پێی کارەکان پێش ئەمە هیچ دواکەوتنیشی نەبوو هەموو کارەکان
جێبەجێ کراوە بەڵام لە مانگی سیوێکی 2020ەوە هەتاکو ئەم دقەی کە لەگەڵ بەڕێستانە قساکەم هیچ تەمویلێک و هیچ بودجەیەک بۆ پاکەرەوە و خایەنکردنەوەی کۆمپانیایش کار نەکراوە. ئێوە گرێبەستێک لە نێوانتاندا نیە نابێت ئەو گرێبەستەوە خۆی جێبەجێ بکرێت؟ بەڵێ ڕاستە بێ ئەو گرێبەستەوە خۆی جێبەجێ بکرێت بەڵام ئەم تەمویلە دواکەوتووە دواکەوتنەکەش ڕۆتیناتە ئەگەر تۆزێک ئەم ڕۆتیناتە کەم بێتەوە ڕۆتینات کەمتر هەبێ خزمەت زیاتر ئێمەش بە شارەکە و بە هاوڵاتیان نەگەێنی. ڕاستە ئەو کرێکارانی کە لەلای ئێوەن ینی بێگومان ینی ئەوانیش پێویستیان بەوەی کە مافی تەواوەتیان پێ بدرێت و ئێمە هەمیشە باسی لەواکەین کە کرێکاران پێویستە مافی تەواویان پێ بدرێت و زەمان بکرێن تا چەند ئێوە توانیوتانە ینی ئەو کارە بکەن و زەمانی کرێکارەکانتان بکەن. ئێمە هەموو زمانێکمان بۆ کرێکارە بەڕێزەکان کردووە بەڕاستی ئێمە جوانی ئێمە بەو پاکەرەوانەوەیە جوانی ئێمە بەو کرێکارانەوەیە کە خزمەتی ئەم شارە ئەکەن حەقە هەموو کەسێک هەموو تاگە شخصێک هەر کەسە و لە خۆیەوە زۆر خزمەتیان پێ بگەێنێ ئەزێتیان نەدا هەج دانەوانەیەک ینی پشت کۆم ئەکاتەوە بۆ عەرزەکە خاشاگێک هەڵەگرێتەوە بڕوات بێ ئەزێتدانە ئەگەر هەر کەسێک تاگە شخصێک لە خۆیەوە شتێک کار ئاسانی بکە بۆ خزمەتکردنی شارەکەی خۆی من زۆرم پێ باشە و سپاسی باستان لەوە کردووە کە هەندێک جار کرێکارەکانتان ڕوبەڕووی مەترسی ئەبنەوە یعنی بەتایبەت لەو کاری کە ئیکەن بۆ نمونە لە هەندێک هۆڵ و خاشاکی ماڵان کە فڕی دەدەن شوشەیتیان ڕەنگە ئازاریان باد یعنی ئەمانەت تا چەند گرنگن کە کاتێک خەڵک لە هەرکە لە ماڵەکەی خۆیەوە ئەگەر دەست پێ بکە ئەو هۆڵ و خاشاکی کە کۆی ئەکاتەوە ئەگەر بە شێوەیە بێ ڕەچاوی ئەوە بکە کاتێکە کرێکارێک ئەم زەرفە هەڵ ئەگرێت زیانی پێنەگەێنێت بەتەئکید خۆزگەم بمان توانایە لەگەڵ شارەوانیە بەڕێزەکان جیابوونەوەی ئەو خۆڵ و خاشاکە جیامان بکردایەتەوە بەشی خۆراک بەجیابێ بەشی شوشە و بەعزە شتێک بەجیابێ کارتۆن بەجیابێ هەر شتە و بۆ جێی خۆی ئەچێ ئێمە مەعمەلێکی ڕیسایکردنیشمان بەدەستەوەی ئینشەڵا لە تەچێ خەریکی کارین تایە ئەگەر تەواو کرێ ئەوەش هەر هەلێکی کارە بۆ کرێکاران و بۆ بەرژەوەندی خەڵکی خۆشەویستی زۆر باشە تا چەند گرنگاوەی وەک شارەوانیەکان وەک کاکشۆڕش ئاماژەی پێکرد هاوکاریان بن بۆ ئەوەی کە ئەو کارە بکرێت ینی ئەو خۆڵ و خاشاکە جیا بکرێتەوە بۆ ئەوەی هەم لە ڕووی تەندروستی شۆزیان بە کرێکارەکانیش نەگەێنرێت. بەڵێ یەکی لە بڕگەکانی تەندەرەکە کارگەی دروستکردنی کارگەیەکی ریسایکلینە کە لە ئێستادا لە واری جێبەجێکردنایە ئەو کارگەیە کە بەتاوبوونی ئەو کارگەیە ئێمە خۆڵ و خاشاکی سنوورەکانی ئێمە ئەکرێت ئەبرێتە دوو بنکە ڕاستەخۆ لە بنکەکان و بە ئامری تایبەت دەگوازێتەوە بۆ مامەلەکە و لە مامەلەکە جیاکرێتەوە بەڵێ گرنگی تایبەتی خۆی ئەبێت و لە هەموو ڕۆکانەوە ئێمە ڕۆژانە وەک بەڕێستان ئاگدارن خۆڵ و خاشاکی ئەو زۆنە بەگشتی زۆرەکە کرێکارەکان کۆیەکەنەوە ئەو کرێکارانەش قورساوێکی زۆریان لەسەر شانە بێت نزیکی لە وەرزەکانی زستان و پاییزدا نزیکی 300 تن بە 350 تن ڕۆژانە کۆکەنەوە لە وەرزەکانی هاوین و بەهاردا کاری ژینگە پارێزەکان کرێکارەکان کارێکی زۆر پیرۆز و ئەرکێکی قورسیشان لەسەر شانە ڕۆژانە ڕوبەڕووی مەترسی هەم تەندروستی ئەبنەوە تەعامل لەگەڵ خۆڵ و خاشاکەکان ڕوبەڕووی ڤایرۆس و نەخۆشی و ئەنواع نەخۆشیەکان ئەبنەوە بۆیە پێویستە زیاتر گرنگیان پێ بدرێ جگە لە زمانی اجتماعیەکە پێویستە بیمەی تەندروستیشان بۆ دابین بکرێت و ئەو بڕەموچەی کە ئێستاش هەیە کە بۆیان دیاریکراوە داواکارم لە وەزارەتەکەی خۆم لە وەزارەتی شارەوانی و هەم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی مالیە ئەو تەندەرینی کە ئامادەی ئەەکەن بۆ پرۆژەی داهاتوو بۆ 3 ساڵی داهاتوو مەرج دابنێن کە بەلایانی کەمەوە ژینگە پارێزەکان لە 450,000 موچەکانیان کەمتر نەبێ لەبەرەوەی ئەو ژینگە پارێزانە بەشێکیان پێشتر لای ئێمە گرێبەست بوون کە داوامەکەیان کەمتر بووە ئەرکەکەشیان سوکتر بووە بەڵام بە 450,000 لای ئێمە بەگرێبەست بۆ ماگانە دامەزران. کاک پشتیوان تا چەند لەو پرۆژانی کە پێشتر کراوە کرێکاریان هەبووە گرنگی بە باسمان لەلایەنی تەندروستی کرێکار کرد تا چەند گرنگی بەوە دراوە کە هەندێک پێداویستی هەیە بۆ کرێکار ینی دەستکێشە هێلکی کارکردنەوە ماسک و دەمامک و ئەم شتانە و هەندێک ئیش هەیە بۆ نمونە ڕەنگە کار لەسەر پێستی بۆ نمونە تێزا بە ئەم مادە
پاکەرەوە تیژانەیە ڕەنگە کار لەسەر پێستی ینی ئەم کرێکارانەش بکە بۆیە هەنێک شت هەیە کە پێویستە بۆ ئەم کرێکارانە بەڵێ دابین بکرێت تا چەند گرنگی بەمە درراوە بەڵێ لە تەندەری پرۆژەکە دیاری کراوە لیژنەکانی ئێمە لیژنەکانی بەدواداچوون و سەرپەرشتیکردن ڕۆژانە بەدواداچوون بۆ کارە ئەکات بۆ هەر نەبەستنی یاخود دەمامکێک دەستکێشێک یاخود یەلێکێکی فسۆر یان بەدلەیەک غرامی کۆمپانیا ئاکات بەڵێ زۆر باشە کاک شۆڕش باسمان لە ڕیسایکلین کرد کە ئەمە بەڕاستی بابەتێکی گرنگە ینی ئەگەر بۆ نمونە هەر کەسێک لە لای خۆیەوە دەبەیەکی ئاو ئێمە بەردەوام لە ئێستای خەڵک زۆر زیاتر ئاوی ئەو ئاوانە خواتەوە کە لە ناو دەبن و ئاوی پەرداخەکان کە لە دەرەوە دەکڕێت ئەمانە ڕەنگە ئەگەر تێکەڵی خۆڵ نەکرێت یاخود ئەم دەبانە بەجیا بخرێتە ئەلاگەیەک وە شوشەوات و ئەوانی تر بەجیا بوون بتوانێت جارێکی تر سوودی لێ وەربگیرێتەوە ئەمە تا چەند گرنگە لە ئێستادا کاری لەسەر بکرێت ئەوە لە کاتێکە کاری لەسەرکرێ بە تەواوبوونی کارگەی ڕیسایکلین کە دەست بەکار بێت ئەتوانی ئەو کاتانە ئەو شتانە بە موادی ئەوەلی بەکار بێتەوە دووبارە بۆ معمەل و شەریکان بێت و شتی لێ دروست ئەم کارگەیە بۆ دەست بەکار نەبوو تا ئێستا و کەی دەست بەکارە بێت ئێمە بەڕاستی کێشەکانی کۆمپانیا لەوەیە سەرفکردنی پێشینەی مانگانەی 1 و 2 3 و ئەوە لە مانگی 4 چوار ئەبین بە 4 مانگ کە هیچ بڕەپارەیەک سەرف نەکراوە بەهۆی ڕۆتیناتی ئیداریشەوەیە ڕەزامەندی و تەمیل کە دوا کەوتووە کاری شارەوانیە و وەزارەتی شارەوانیەکانە پەیوەندی بە کۆمپانیاوە نییە بەنسبەتی ئەو کارگەی ڕیسایکلینە کە ئێستا کاری تیاکەین و خەریکی کارکردنین تایدا تۆزە ئیشەکانمان بە سستیە ڕوا بەهۆی ئەوەشەوەیە دابەزینی بەهای دیناری عێراقی زۆر تەسیری کردووە زەرر و زیان زۆر بەر کۆمپانیا کەوتووە ئێمە داوای ئەو هاوکاریمان کردووەڵێ ئەگەر شتێکی نەخوازا و هاتە ئاراوە حکومەتی بەرامبەر کە ئەو ئەقدەی لەگەڵا واژوو کردووە بۆی هەوێ بە مقابلی ئەوە قەرەبووی بکاتەوە هیچ قەرەبوویەک بۆ ئێمە نییە قەنەعاتم پێ بکە لەمەی جەنابتەوە کە ڕای ئەگەێنم سیارەمان سوتاوە سیارەمان بەر ئین کەوتووە یعنی زەرر و زیانمان هیچ کەسێک قەرەبوومان بۆ ناکاتەوە بەدەر لەوەش ئێمە حەزەکەین لە کارەکانی خۆمانە ئەوە بۆ 3 ساڵە بڕوات بێ هیچ کەم تەرخەمیەکمان نەکردووە ئیشێک و کارێکی جوانمان کردووە مهم خەڵکەکە و بەعام ئیدارەی شارەوانی زۆر لێمان ڕازیە زۆر پێمان خۆشە بڕوات بێ بە چاوی خۆم کرێکارم بینیوە لە پێشەوە کرێکارەکە ئەم دوای خۆی پاکردوتەوە یەک شتێک نبینیت سێرەکەی سیارەیەک ڕێزم بۆ هۆشیاریە و خەڵکە ئازیز و خوشک و برایانە کە جۆبیستی ئیسامنن لە دواوە ئاگادار بووم هەر خۆم شخصی خۆم بینیومە کرێکارەکە تازە پاچ کردێتەوە 10 هەنگاو چۆتە ئەو لاوە لە دوای ئەوە دەبەیەک کۆمەڵێک شت بە عەلاگەو لە سیارەکە لە جامی سیارەکە و هەڵی داوەتە پشتی کرێکارەکەەوە جارێک کابێ ئەو کرێکارە و پاکەرەوەیە بۆی بگەڕێتەوە ماندووبوونێکی کە بکاتەوە من داوام لەو خەڵکە هەیە خزمەت بە شاری خۆیان بکەن بە وڵات و نیشتیمانی خۆمان بکەین زۆر باشە دواتر باس لەوەکەین کە هۆشیاری خەڵک لەو ڕۆ تا چەند گرنگە کاک پشتیوان با باسێک لە بەتایبەت وەک جەنابتان وەک دوکان کە دەبینی ئێمە شوێنێکی گەشتیاریە یعنی هەمیشە باس لەوە دەکرێت کە دەبێت ئەم شوێنانە سیمایەکی جوانیان هەبێ بۆی بتوانین زۆرترین گەشتیار بەلای خۆماندا ڕابکێشین و هەمیشە ئێمە باز لە ئەهمیەت و گرنگی کەرتی گەشتیاری ئەەکەین بۆی بتوانێت یعنی هاوکار بێت لە ڕووی مادیەوە بۆ ئەوەی کە داهاتی ناوخۆی پێ بەرز بکرێتەوە بەڵام لە کاتێکدا کە تۆ ژینگەکەت بەم شێوەیە بێت پێدوانیە ئەم زەرەرە بەلایانی گەشتیاریشەکەوێت وەستانی کاری کۆمپانیاکە زیانێکی گەورەی هەم لە ڕووە تەندروستی و ژینگەیەکە و گەشتیارێکەکە بە ناوچەکەمان گەیاندووە لە ڕووە تەندروستی و ژینگەیەکەوە کۆکنەوەی ئەو خۆڵ و خاشاکە و مانەوەی لەو شوێنەدا بە تاکید زیانی تەندروستی بێتە هۆی بڵاوبوونەوەی میکرۆب بە تایبەتی لە مۆرزی گەرمایەدا لە ڕووی گەشتیاریەوە هاوڵاتی کاتێککە گەشتەکە بۆ سترونەکەمان ئەبینێ بەردەم پرۆژەیە کۆمەڵی خۆڵ و خاشاکی لە بەردەم کۆبتەوە بە تاکید ڕوو لە ناوچەکەمان ناکە زیان بە وەبەرهێنەکان یاخود بە خاوەن پرۆژەکان و ئەگەێنێت و گەشتیارەکانیشمان لە سونەکە ئەتەکێتەوە تا چەند هەڵتان ناوە ینی هۆشیاری بڵاو بکەنەوە بە تایبەت لەو ناوچانەی کە شوێنی گەشتیاریە یاخود بۆ نمونە بڵاوکردنەوەی کیسەی خۆڵ بە گەشتیارەکان بۆ ئەوەی کە لە دوای خۆیان بتوانن شوێنەکە پاک بکەنەوە بۆ شێوەیە شوێنەکان پیس نەبێت بەڵێ
بەپێی تەندەری پرۆژەکە کۆمپانیا دەبێ هەڵمەتی ڕاگەاندنی هەم بیسترا و هەم نووسراوی هەبێ بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی کارتان لەسەر ئەوە بڵێ چەند تابلۆیەکیان لە شوێنە گەشتیاریەکان و ناوچە نیشتەجێبۆکانیشە دیاری کردووە. دوکان بەس مرکزی دوکان نزیکی 8,000 سووری قەزای دوکان بەگشتی نزیکی 8,000 هاوڵاتی تایدا نیشتەجێ بوون، بەڵام لە وەرزی گەشتکردنا ئەو ڕێژێ زۆر زیاکات جاریە بە چەند قات زیاد ئەکات و بە تایبەتی لە بۆنەکانە بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی و لەلایەن کۆمپانیای جێبەجەکارەوە هۆشیاری و لە شێوەی پۆستەر بێت لە بەدابشکردنی علاگەی خۆڵ بێ ئەدرێ بە هاوڵاتیان و هاوڵاتیانیش بە بەراورد بە ساڵانی پێشوو تا ڕادەیەکی زۆر باش هاوکارن لە کارەکان لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکانیان و دانانی لە شوێنی تایبەتدا تا کار ئاسانی بێ بۆ ژینگە پارێزەکانمان بە ئاسانی بتوانین بیکەن ناو کەپسەکە و بیگوازنەوە. زۆر باشە کاک شۆڕش کاک پشتیوان ئاماژەی بۆ کرد بە تایبەت لە وەرزانەی کە وەرزی گەشتیاریە تەمان ئەرکی ئێوە گرانتر ئەبێت لەبەرەوەی ڕێژەیەکی گەشتیاری زۆر دێت وە خۆڵ و خاشاکێکی زیاتر کۆ دەبێتەوە بەلەم کاتانەدا پلانی ئێوە چی دەبێت بە تایبەت بۆ ئەو وەرزانەی کە گەشتیار تێیدا زۆرتر بێت؟ وەرز بە وەرز ئەی گۆڕێ بەسەرەن لە پاییز و لە زستانە خۆڵ و خاشاکمان بە پێی وەرزەکان 300 تەن بۆ 300 و قسوور تەنمان ئەبێ ماگانە. لە وەرزی بەهار و هاوینە گەشتیار و خەڵک بۆ گەشتکردن ئەچێ ڕوو لە گەشتیاریەکانەکات حدوداً 500 تەن بۆ 500 و قسوور تەن خۆڵ و خاشاکی بە زیاوی بەکەمەوە نابێت. ئەم خۆڵ و خاشاکە دەبەنەکوێ ئەو شوێنانی کە بۆتان دیاریکراوە تا چەند لێ ڕازین؟ ئەم خۆڵ و خاشاکە بەداخەوە لەبەر ئەوەی معمەلی ریسایکلەکان تەواو نەبووە و دوو بنکەی سەرەکیمان هەیە و دوو بنکەمان تەواو کردووە لە تەوابوونایە ئەگەر ئەم دوو بنکە بکوێتەوە کار لەگەڵ معمەلی ریسایکلینەکە ئەو خۆڵ و خاشاکانە هەموو کۆبێتەوە چێتە دوو بنکەی سەرەکی یەکیان لە پیرەمەگرونە یەکیشیان لە شۆڕشە کە کۆبێت و دوایی بە سیارە ئەگوازێتەوە بۆ چۆ بۆ معمەلی ریسایکلینەکە جاریشکە لەوێ جیا ئەکرێتەوە هەر موادە و بە پێی خۆی پەینێکی چیمیاییشی لێ دروست ئەبێ بۆ دار و درەخت و ئەمانە بەکار دێتەوە یعنی زۆر ئەگەر ئەو کارگەیە شەڵات تەواو بێ و بە ئەنجام کۆتایی پێ بێ کارەکان زۆر ئەو شتانەیە بەکار دێتەوە لە معمەلەکانە. زۆر باشە کەواتە ئەگەر باز لە هۆشیاری خەڵک بکەین وەک پێشتریش ئاماژەت پێکرد تا چەند گرنگە و بەتایبەت لە ئێستادا کە باس لەوە دەکرێت هەڵمەتی پاگڕاگرتنی ژینگە لە ئێستادا هەیە و کار لەسەر ئەوە دەکرێت چۆن ژینگە و سەوزایی پاگڕا بگیرێت و کاتێک کە گەشتیاران دەچنە شوێنە گەشتیەکانەوە بتوانن ینی ئەو شوێنی خۆیان هەرێک لە لای خۆی و پاگڕای بگرێ و شەر نییە یعنی ئێمە تەنها باس لە گەشتیار بکەین ئەین جەنابەت ئاماژەت بۆ کرد لەسەر شەقامێکدا کاتێک تۆ لە ئۆتۆمبیلەکەی خۆتەوە ینی شتێک فڕێ ئەدەی ئەمە ڕەنگە تۆ پێ دوابێت کە ئەم شتە زۆر بچووکە بەڵام دوجار ژینگە پیس ئەکات ینی لێرەیە تا چەند گرنگە کە خەڵک هۆشیار بێت بەتەشید ئەگەر ئەو خەڵک هۆشیار بێ ئیسا بیزاد نەخۆشیەکمان بۆ پیا بووە لە هەموو دنیا ئەم نەخۆشی هەیە ئێمە بێ زیاتر ئیتیمان بین بە ژینگە پارێزین خۆڵ و خاشاک نێڵین لە شوێنەکانە بۆی کەمترین نەخۆشی دروست بێت لە وڵاتی ئەمە بیزار لە کوسانە سپاس بۆخوا ئێمە لە شاری سلێمانی 3 ساڵەوە دەست بەکارین هەم ناوەند و سنتەری شاریشمانەیە هەم لە سنوورەکانی چەمچەماڵ و دوکان کە 21 زۆری بەخۆیەوە گرتووە کارەکانمان لەخوا بە زیابێت خزمەتێکی باشمان بەو خەڵکە کردووە کە ئەو خۆڵ و خاشاکە وا لێ بکەین نەیەڵین کە نەخۆشی کەم کاتەوە لە ڕژینکەەوە. زۆر باشە کەواتە هەڵمەتی هۆشیاری تا چەند گرنگە ینی لە هەرێک لە لای خۆیەوە بە نمونە مامۆستایانی ئاینی وەزارەتی پەروەردە ینی هەر لە مناڵیەوە ئێمە مناڵەکانمان لەسەر ئەوە ڕابێنین کە ئەو خواردنەی کە دەیخوات پاشماوەکەی فڕێنەیەتە سەرزەوی بخاتە شوێنی تایبەت بەخۆیەوە ئەم هەڵمەتانە تا چەند گرنگە؟ زۆر گرنگە بە هاوکاری کۆمپانیا و بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکان بە تەنسیق لەگەڵ مامۆستایانی ئاینی و بەڕێبەرایەتی پەروەردە چەند جارێک خولی وشیاری کراوەتەوە و لە مینبەرەکانیشەوە ڕاگەیاندراوە بۆ کار ئاسانی بۆ هاوکاری ژینگە پارێزەکان لەبەرەوەی تۆ پارچەیەک جەنابەت ئاماژەت پێ پارچەیەک لە پاشماوە فڕێی ئەبێ کارمەندێک پشتی بۆ بچەمێتەوە یاخود لە شوێنە گەشتیاریەکانە ئەو علاگەی کە تۆ کۆیەکەیتەوە ئەبێ کرێکارێک بە چەندین جار چەمینەوە ئەوە کۆبکاتەوە لەبەرەوە زۆر گرنگە تاکی ئێمە وشیار بێت لەوەی کە ئەو خۆڵ و خاشاک و پاژماوەی
گەشت و سەیرانی کە هەیەی بکاتە ئەو علاگەیەکەوە یاخور ئەو شوێنی کە بۆی دیاریکراوە تا کار ئاسانی بۆ کارمەندانی ژینگە پارێزی بتوانن بیگوازنەوە و مەترسی ژینگەی و تەندروستی دروست نەبێت. زۆر باشە کاک شۆڕژ لە ئێستادا ئەو کێشەی کە ئێوە لەگەڵ حکوومەتتان بوو چارەسەر بووە؟ ئیشاڵا وعدیان داوە پێمانێمە دەست بەکار بینێتەوە لە کارەکانمانە سپاس بۆخوا ئەوە خۆڵ و خاشاک نەمانێشتوە لەسەر منتیقەکانە تا دوو ڕۆژیشکەی شەڵاگەر بۆمان هەلکەن ئێمە بەردەوامین و بەردەوامە بین لە کارەکە. کەواتە داواکاری ئێوە بە شێوەیەکی گشتی بۆ حکوومەت چییەوە؟ ئەم کێشەیە ڕاستە لەگەڵ ئەو ئەم کێشەیە هەبووە وەک جەنابەت ئاماژەی پێکەیت بەرەو چارەسەرکردن ئەڕوا. بەڵام پرسیار ئەوەیە ینی پلانی درێژخایەن دەبێت چی بێت لە نێوان ئێوە و حکوومەت بۆ ئەوەی جارێکی تر لەم جۆرە کێشانە دروست نەبێتەوە. تەمیلکردنە ئەگەر ئەم تەمیلە زوو جێبەجێ بکرێتە بواری جێبەجێ و کە جێبەجێ بکرێ بگەڕێتەوە بۆ وەزارەت یا بۆ شارەوانی هیچ دواکەوتنێک لە خۆڵ و خاشاک نابێ و کارەکانی زۆر بەباشی ئەنجامەدرێت. زۆر باشە وەک شارەوانی ینی ئەو داواکاریانی ئێوە کە هەتانە لە حکوومەت چییە؟ داواکاری سەرەکیمان زیاکردنی موچەی ئەو کارمەندانەیە کە لە گرێبەستەکە دیاری بکرێت دووش بەسپاسەوە لە ئێستادا لەلایەن جەنابی کاقوبات هەر لە سەرای دەست بەکاربوونی ئەم پرۆژەیەوە هاوکارێکی تەواوی کارەکانی کۆمپانیا بووە کە دەست بەکار بێت و ئەم لەم کێشە و گیر و گرفتانە سنووری شارەوانەکانمان ڕزگار بکات و لە ئێستاشدا دووبارە هاتوۆ سەر خەت وە وەک پەرۆشی بۆ کارەکە و بۆ خزمەتکردنی شارەکە کاک شۆڕشی بینیوە هەم فەرمانێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و دەرچووە بۆ 6 مانگی تر تازە کراوەتەوە گرێبەستەکە بۆ کۆمپانیای شکار جگە لەوەش زۆنی دوکان و بەسپاسەوە زۆنی دوکان و چەمسەماڵیان لە تەندەری تازایە جیا کردوێتەوە و تەمیلی 3 ساڵی بودجیان بۆ 3 ساڵی داهاتوو یاخود با بڵین ڕەزامەندیان بۆ 3 ساڵی داهاتوش نیشان داوە کە ئەمە جێی دڵخۆشیە بەڵام تاکە گرفتی هەمان بێ ئێمە ئەو 3 ساڵی کە ڕەزامەندی لەسەرێنە بێ ساڵ بۆ ساڵ داوای نوێکردنەوەی تەرخانکردن بکەین. کەواتە من هەمان پرسیارەکە لە جەنابی بکەم پلانی درێژخایەن هەیە بۆ ئەم بابەتە؟ ئەگەر بکرێت دەسەڵات دابەزێنرێ بۆ وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان ئەم کارانە لێرە ئەنجام بدرێت یاخود لە سنووری پارێزگای سلێمانیە ئەنجام بدرێت و خۆتی زانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان لە مانگی 12 کتابی کردو بۆ وەزارەتی شارەوانی دواتر لە وەزارەتی شارەوانی چۆتە وەزارەتی مالیە و دوایتر جارێک چۆتەوە ئەنجومەنی وەزیران و دوای ئاگاداربوونی جەنابی کاقوبات ڕاستە خاتە سەرخەد و کێشکی چارەسەر کردو و ئێستاش کۆمپانیا دەست بەکاربێتەوە. کاک پشتیوان ئەو داواکاریانی کە ئێوە هەتانەگەیان دوتانەتە شوێنی خۆی ئەو داواکاریانی کە ئێمە هەمانە ئێمە کارتان لەسەر کردووە بەڵێ ئێمە مەرجع ئێمە وەکو شارەوانیەکان مەرجع ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانە کاری تەمیلکردن و یاخود بەرزکردنەوەی سلفەی کۆمپانیەکان لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانەوە کرێ ینی بە فلتەری ئەوانە ئەڕوا بەتاکید ئێمە بە بەردەوام لەگەڵ بەڕێوەبەری گشتی شارەوانەکان لەگەڵ جێگری بەڕێوەبەری گشتی شارەوانەکان کێشە و گیر و گرفتەکانمان ڕوبەڕووی ئەوانەکەینەوە ئەو هەماهەنگیە هەیە بەڵێ هەماهەنگی تاوامان هەیە و بەتایبەتی لەگەڵ بەڕێز کاک ئاسۆ جێگری بەڕێوەبەری گشتی شارەوانەکان و تەنان لەگەڵ نووسینگەی جەنابی کاقوبات مامۆستاعاتە و ژوانخانیشە هەماهەنگی تاو هەیە و هاوکارمان لە جێبەجێکردنی کارە یاسایی و کارە یاساییەکانی شارەوانیەکان. ڕەنگە ئێستا بەشێکی زۆر لەو کەسانی کە بینەری بەرنامەکەی ئێمە بەتابەت فەرمانبەران ینی وەک ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد باس لەوە بکەن کە ئەو پارەی کە وەری دەگرن کەمە یعنی تا چەند هەوڵی جدیتان ناوە لەو ڕۆوە کە بتوانن بەست پارەی کرێکارەکانە بەڵێ ئێمە بە دڵنیاییەوە ئێمە ئەمڕۆژ تەنان ئەمڕۆژ لەگەڵ بەڕێوەبەری ژینگە و جێگری بەڕێوەبەری گشتی شارەوانەکان کاگاسۆ و لەگەڵ کاکنوشیان بەڕێوەبەری پلاندانەش قسەمان کردووە بەتاکید ئەو پارەی کە دێ بە کرێکارەکان زۆر کەمە لەبەری ئەرکێکی زۆر قورسیان لەسەرشانە هەمان کرێکار کە لای ئێمە بووە بە دەوامێکی کەمتر و ئەرکێکی کەمترەوە من ویستم پرسیاری ئەو بڕی ئەو کرێی کە وەری ئەگرن لە چاو ئەو مودەی کە بۆ کارکردن بۆیان دیاری کراوە تا چەند ینی گونجاوە بەیەکەوە گونجاو نییە کەمە لە سنووری ئێمە 300,000 وەرەگرن کۆمپانیاش 50,000یان بۆیە بە زمانی ئیجتیماعی بەڵام ئێمە داواما کردووە بەلایانی کەم لە 450,000 کەمتر نەبێت لەبەری پێشتر گرێبەستە بۆ لە شارەوانەکان کارمەندی ژینگە پارێزدا ئێمە 450,000 هەبووە ئەو مەرجە تەنها ئەتوانرێت بە مەرز دیاری بکرێت و ئێمە ناتوانین لە ئێستادا بۆم کۆمپانیای دیاری بکەین بەڵام لە تەندەری داهاتووە لەگەڵ بەڕێوەبەری ژینگەی ئەمڕۆ داواما کرد کە بە مەرز دیاری بکرێت بەلایانی کەم لە 450,000 کەمتر نەبێت
ئەگەر باشە کاک شۆڕش بۆ هەمیشە گلەی ئەوە دەکرێت کە بەشێکی زۆری ئەو کرێکارانی کە لەم کۆمپانیانەدا کار دەکەن کرێکاری بیانین یاخود ینی واتە خەڵکی وڵاتەکەی خۆمانین یاخود ئەم کرێکارانە خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقن پێ دوانیە بەشێک لە هۆکارەکەی ئەوە بێت کە کاک پشتیوان باسی کرد ئەو کرێی کە لە چاو ماوەی کارکردنیان کەمە بۆیە ئەو کارە ناکەن یاخود هۆکار چییە؟ هۆکارەکەی ئێمە تەمان بەپێی تەندەرەکە لە 130 بۆمان هەیە کرێکاری بیانیبەی لە ناو کاریان پێ بکەین بەڵام ئێمە تا ئەم دقە کە کارەکەین خۆشببختانە لە سنووری چەمچەماڵ و دوکانیشە زۆربەی خەڵکی منتیقەکەی کات بەڵام لە ناوەندی شار دەبێ ئەویش هەر عێراقین منتیقەی شنگار و ئەو منتیقانەی عەرەبەکانن لای مووسڵەوە دێن کارەکەن باش ئەوانە وەکو شوێنی مانەوە و شوێنی شتەجێبوون ئێوە تا چەند هاوکاریانەکەن ئێمە شوێنمان بۆ دابین کردوون هەم قەڵەوێرە هەم جێی دکتۆر و وینمان بۆ داناون ماونتۆبیمان بۆ داناون یەکێکگە نەخۆش بێ چارەسەریانەکەین ئێمە بە ئیمکانەتی خۆمان هەتا پێمان کرا و خزمەتمان کردن خزمەت وەک دیمەی تەندروستیش ئێوە بەتایبەت لە ئێستا وەک باسمان کرد بوونی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بڵاوبوونەوەی کە هەیە ئێوە تا چەند توانیتانە پارێزگاری لە کرێکارەکانی خۆتان لە کاتی پێشوشا کە بیدایە دەم کۆرۆنای دەستی بێگر هیچ کرێکارێکمان نەبوو ئێمە وەکو خۆمان تووشی ئەو نەخۆشی بووین ئێساش لە هەزار لە مەنتیقەکانی کەشە لە سنووری چەمچەماڵ و دوکانیشە کرێکارەکانمان کە ئەو ئیشەژەکەن سپاس بۆ خوا هیچیان ئەو نەخۆشییان نەگەن زۆر باشە کەواتە کۆتا قسەی ئێوە کاک شۆڕش وەڵای ئەمە و داواکاریمان هەیە پێشینەکان لە کاتی خۆ ئەگەر ئەو ڕینانەش بگەڕێتەوە بۆ سەرۆکاتی شارەوانی ئەو بودجە و ئەو پێشینە و شتانە کارەکان زووتر ئەکرێ ڕۆتینا تۆزەکەم بێتەوە وەڵای داوامان کردو لە بەڕێز کاکوبات ئەوان ئەگەرەوانەمان بۆ جێبەجێکەن و ڕۆتینات کەم بکێت و نێڵن ئیشەکانیش زیاتر و باشتر بەڕێوەچ زۆر باشە لە راپۆرتەکەی باس لەوە کراکە ئەم کارە بە سیاسی کراوە دەکرێت ئەم کارانە بە سیاسی بکرێت کاری بۆ بە سیاسی بکرێت ینی کاری خۆڵ و خاشاک و کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنوورەکەمانە کە ئەرکی ئەو ئەرکە بە کۆمپانیا سپێراوە پێی تەندەرەکە و داواکردنیشی بودجە بەهۆی ڕۆتیناتەوە لەوانێت تەئەخیر بوو بێت بەڵام من ناتوانم هیچ زانیارێکم لەوە سەر ئەوە نییە کە بە سیاسی کرابێت لەبەرەوەی ڕاستەوخۆ کە جەنابی کاقوبات بە کێشەکەی زانی ڕاستەخۆ هاتۆتە سەرخەت لە ماوەی چەند ڕۆژێکی زۆر کەمدا لە سووری ئێمە لە سووری دوکان تەنها ڕۆژ و شتێک کارکردنی کۆمپانیا وەستا توانی کێشەکە چارەسەر بکە و لەگەڵ ئەوەشە بودجە یاخۆ ڕەزامەندی بۆ 3 ساڵی داهاتوش نیشان داوە کەواتە سیاست شتێک نیە لە ئێستادا بەتایبەت بۆ بابەتێکی وەهاکە بابەتی خۆڵ و خاشاکە تێکەڵ بکرێت بابەتەکە خۆڵ و خاشاکە بابەتەکە کۆمپانیایە ئەگەر کۆمپانیا ئەو کارە نەکا و کەرتی تایبەت نیکە ئێمە جارێکی تر وەکو شارەوانەکان ناتوانین ئەو کارە بکەین لەبەرەوەی نە ئامێرەکانمان ماوە نە کرێکارەکانیشمان ماوە گرێبەستی کرێکارەکانیش هەڵوەشاوەتەوە لەبەرەوە پێویستە گرنگی زیاتر بە کەرتی تایبەت بدرێت لە چوارچێوی یاسا و ڕێنمایەکاندا کەواتە کۆتا قسەی جەنابتان داواکارم لەلایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێمی کوردستان شایستە دایرەکان لە کاتی خۆیان بدرێ بە کۆمپانیا بۆی ئێمەش بتوانین بە پێی هەچەنە کردومانە لە ڕێی نوێنەرەکانمانەوە ئەگەر کەم تەرخەمی هەیە کە بەردەوامی هاوکاریان لە چوارچێوە یاسا و ڕێنمایەکان و لە کەم و کوردەکانیشە ئێمە غرامە و غرامی خۆمانما کردووە و داواشم لە هاوڵاتیان ئەوەیە پابند بن بەڕێنمایەکانی شارەوانی و گەشت و گوزار و هاوکاری ژینگە پارێزەکان بکەن بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکان و دانەی کاک پشتیوان هەرچەندە کاتی بەرنامەکەم ئەوەندە نەماوە بەڵام یەک پرسیار بە مێشکم هات کە باس لە غرامە کرد باسی لەوە دەکرێت یاخود گلەی ئەوە دەکرێت کە ئەوەندەی لە هەر کارێکدا لە وڵاتەدا ئەوەندەی عقوبە و سزا و غەرامە هەیە ئەوەندە پاداشت نییە ئێوە لە ڕۆ وەڵامتان چییە بەتایبەت بۆ ئەم کاری لە کارە باشەکانیان سپاس کراون لە کارە باشەکانیان لە سپاسەکان زیاتر بەگشتی کارەکانیان زۆر باش ڕۆشتووە تا ئێستا ئەمە ڕێی زۆربەی لە شارەوانیەکان ئەگەر کەم تەرخەمیشانە بە دڵنیاییەوە غرامە ئەکرێن بۆ هەر بابەتێک بۆ هەر بۆ نمونە ئاونەدانی نەمامێک 1000 دینارە خۆڵ نەڕشتنی ماڵی 5000 دینارە ئوتێلێک پاک نەکردنەوەی 30000 دینارە ینی شۆردنی شەقامێک سووتانی زبڵێک 150000 دینارە باشە کاک پشتیوان باس لەوە کراکە هەر ماڵێک بۆ ئەوەی کە خۆڵ و خاشاکەی بڕشید پارەی لێ وەردەگیرێت ئەمە بەکوێ گەشت
تا ئێستا لە سنووریمان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە سلێمانی لە هەندێک شوێن تامیمان بۆ هاتۆ لیژنەمان بۆ تشکیل کردووە تا پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەهۆی ڕێژەیەک دیاری کراوە ینی پارەکە چەند بێتکە لە هەر ماڵێک وەردەگیری خود ئەشوایی ینی هەرکەس بە ئارەزوی خۆی نەخێر ڕێژە دیاری کراوە دەسەڵاتیش دراوە بە ئەنجومەنەکە بەپی شوێنەکان دیاری بکە لە 3 بۆ 5,000 بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە وایە ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە کار ئاسانی ئەبێت بۆ کۆمپانیەکانی پاکەرەوە و بتوان لە ڕووی مادیەوە هاوکارێکی باشتریان بکەن لەبەری بودجێگێتە سەر حسابەکەی وەزارەتی شارەوانی بۆ هەر ماڵێکە بڕێک پارەی لێ کۆکرێتەوە ئەمە کار ئاسانی بێ بۆ حکومەت و ئەو زەختە زۆرەی بودجەشی لەسەر نابێت بەدڵنیایی دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ هەرێک لە میوانەکانم بەڕێز پشتیوان ئەحمەد حاتەم سەرۆکی شارەوانی دوکان شۆڕش عەبدوڵڵا بەڕێوەبەری کۆمپانیای شکار سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.